تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ لە پاڵەوەی کە ئەو وادەیە کۆتایی هات کە عیبادی داینابوو بۆ چاکسازی لە کابینەکەیدا. خۆپیشاندانەکان لە بەغدادی پایتەخت تاوەکو ئێستاش بەردەوامیان هەیە. لە ئێستادا بۆتە خۆپیشاندانی سەدرەکان. من پرسیار دەکەم بەوەی ئاخۆ ئەم خۆپیشاندانانە چی لە دۆخی عێراق بە شێوەیەکی گشتی دەگۆڕێ و بەتایبەت چی لە چاکسازیەکانی حکوومەتی ئێستای عێراق دەباتە پێشەوە لە کاتێکدا وەکو سەدر یاخود مقتەدا سەدر ئاماژەی بۆ دەکا ئەم خۆپیشاندانانە تەنها گەندەڵکاران لێی زەرمەند دەبن. پرسیارێکی دیکە ئەوەیە کە ئاخۆ ئەم خۆپیشاندانانەی ئێستای عێراق چه کاریگەریەکیان دەبێت لەسەر دۆخی هەرێمی کوردستان کە دۆخێکی چەکبەستوو نادیارە. گفتوگویان بابەتە دەکەم لەگەڵ میوانەکانم شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق، هەروەها ڕێزان شێخ دلێر پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق، لەگەڵ سروە عەبدولواحید پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق. سوپاس بۆ ئامادەبوونی هەرسێلاتان. بەڕێزان وەکو هەمیشە ئەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان لە سەرتەوەری بەرنامەکە بە کۆمنت بۆ من بنووسن، من هەوڵ دەدەم زۆرترین وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاک شاخەوان، دەمەوێت لە جەنابتانەوە دەست پێ بکەم، ئەم خۆپیشاندانانەی ئێستای بەغدا چی لە دۆخی عێراق دەگۆڕێت، چی لە چاکسازیەکانی عەبادی دەباتە پێشەوە؟ بەڵێ، زۆر سپاس بۆ جەنابێت و بۆ هاوڕێیانم لە ئستۆدیۆ. دیارە ئەوەی کە لە عێراقا دەگۆزەرێ ئێستا خۆپیشاندانێکە ڕاستە تیاری سەدری ئەو خۆپیشاندانە بەڕێوە دەبا، بەڵام خەڵکێکی تریش هەیە کە ئەمڕۆ لەگەڵ تیارە سەدرەکانە بەشداری خۆپیشاندانەکان کە ئەوانەی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نەتیجەی گەندەڵی و فەساد وای لێکردوون زۆرترین زەرمەند بن لە شارعی عێراقیە و جەنابتان ئاگادارن لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە لە بابەتی خۆپیشاندان دەرچوو چووە خانەی ئەعتیسامەوە بە هەڵدانی خێمەوە جێگربوونیان لە دەواازەکانی خەزرا. دیارە ڕەنگە زۆر کەس بپرسێت ئەم خۆپیشاندانانە ماوەی ساڵێک کە چاکسازی ڕاگەیەنراوە تقریبەن بۆ ئێستا ئەلانەکرێت. دیارە تیاری سەدری پێشتر هیوای وا بوو کە لە ڕێگای مەحاکمەوە لە ڕێگای ئەو مەلەفانەی کە گەیشتووەتە هەیئەی نەزاهەوە لە ڕێگای لیژنەی کەوتنی موسڵەوە بتوانن مالکی کە کەسی یەکەمە لەو گەندەڵیانی کە لە عێراقەوە ئێستا عێراق تووشی و قەیرانەدارە هاتووە سزایی یاسایی خۆی وەربگرێ. بەڵام دوجار بینیان کە حەیدەر عەبادی ئەوە ئەو بابەتی پێ ناکرێ و تا ئێسا مالکی لە عەبادی بەقووەترە، بۆیە دوجار هەستان لە ڕێگای شارع ئەو بتوانن بیکەنە مەطلبێکی شارع کە دەبێ ئەوانی کە فاسدن ئەوانی کە گەندەڵن لە عێراق دەبێت سزای یاسایی خۆیان وەربگرن و ئەو جەوەش زۆر لەباری بوو. بۆیە لە ماوەی ڕابردووە دیسان تەمەشایان کرەوەی کە ئێلان کرا لەلایەن عەبادی بەوەی کە چاکسازیە جگە لە کۆکردنەوەی پارە لە هەندێک لایەن لە پەرلەمان لە سێ سەرۆکایەتێکە جگە لە تەقەشوفێک هیچی تری بەداوە نەبوو و گەندەڵکاران تا ئێسا لە حکمن و گەندەڵی تا ئێستا تام لە حەزە ئێمە تێداین هەر بەردەوامە. بۆیە ئەوان هەستان قۆناغیان گواستەوە لە قۆناغی خۆپیشاندان بۆ ئەعتیسام و پێم وابێ ئەوەی کە لە دوای ئەعتیسام دێگەورەترە بۆی کە باسی لێ بکەین واتە لە دوای تەوابوونی مۆڵەتەکە ئایا کە دەڕۆژە ئەوەی کە لە ئەعتیسامەکەی دەڕۆژە لە دوای دەڕۆژەکە چی لە عێراقا دەگوزەرەوە بە تایبەتی لە ناوچەی سەوز وەکێ دژایەتی ئەو تیارە دەکا کە ئێستا با بڵێن سەدرەکان سەرکێشی دەکەن. دەبێتە فشار بۆ ئەوەی هەنگاوەکانی چاکسازی چڕتر بکاتەوە؟ من پێم وانە بتوانێت چاکسازی بکات، چکە ئەو تەواوی چاکسازەکەی لەوەیە کۆکردەوە کە حکوومەتێکی تەکنۆقڕات دروست بکات لە هەموو لایەنەکان. دوجار هەم ئێمە وەکو کورد ڕێی خۆمان پێداوە، هەم تەحالوفی قیوەی سوننەکان پێیان گوت کە ئێمە لە حکوومەتی داهاتوو بەشدار ناکەین، چکە ئەوان پێیان وانە عەبادی شخصێکی تەکنۆقڕات بێ بتوانێت حکوومەتێکی تەکنۆقڕات دروستکات. بۆیە ئەمانە کۆمەڵی ئاماژەن بەوەی کە پێمان دەڵێت نەخێر مۆڵەتەکەش تەواو دەبێ عەبادی ناتوانێت ئەو چاکسازیە بکە
بەڵکو دەبێت گۆڕانکاری لە کۆی سیستەمی سیاسی عێراق بکرێت و سەر لە نوێ دەستور بکرێتەوە بە مەحاک ئەو کاتە دەتوانرێت لە ڕیشەی گۆڕانکاریێکی تاو لە عێراقا بکرێت. سوپاس دەکەم ڕێزان خان سەرنجی تۆ لەسەر خۆپشاندانەکانی ئێستای بەغدا ئەم خۆپشاندانان دەتوانن هەرچەند کاکشاخەوان پێیوان نییە فشاردا بنێ لەسەر چاکسازەکانی عەبادی پێ دوایە بتوانێت شتێک لە دۆخی ئێستای عێراق و حکومڕانی لە عێراقدا بگۆڕێ؟ ئێمە ئەبێ باس لە خۆپشاندانەکان بکەین کە لە پێشترا خۆپشاندانانی کە ئەکرا لە ناو بەغدایە بە تایبەتی و لە شارەکانی تریشدا ئەو ئامەی شار بوو داواکاریەکانی خەڵک بوو کە داوای چاکسازیە کرد بەڵام لە دوایە کە موقتەدا سەدر هاتە ناو ساحەکەوە گۆڕا ئەموو گۆڕا بەلایەنێک لەبەرەوەی ڕەنگە ئەوە معلوم بێ کێشەیەکی ناوخۆیان هەیە ئەوانی هەمان ئەو کێشانێک کە بینین ئەحزابە سیاسەکان هەیەە ئەوانی تریش جارێکی تر تەحالوفی وەتەنی لە ناوخۆیانە کێشەیان هەیە هەمووان ڕەنگە بزانین لە کاتی هەڵبژاردننی بادیشا لەبەرەوەی سەرۆک وەزیرانی کە ئێستا سەرۆک وەزیرانی عێراقا ڕەنگە قوتێکی ئەوەندە بەهێز نەبوو بێ وەکولایەنە وەکو کەسایەتیەکان لە ناو هەم حیزبەکەی خۆیان هەم لە ناو تەحالوفەکەیە لەبەرەوە ئەوە معلومە کە دژایەتێکی زۆرە کرێ هەتا ئێستاش ئەو دژایەتە کرێ لە ناو حکوومەتە لەبەرەوە ئەم کێشانە لە کاتێکا سەری هەڵا کە وەکو بینیمان کە باز لەوە کرا کە جارێکی تر بۆ جاری دۆم داوای گۆڕینی وەزیرەکانی کرد من خۆم لەو بڕوایم ئەگەر سەدریەکان وەزیرەکانیان هەموو ئەزانرێت کە ئایا وەزیرەکانیان بۆ دەرەجەیە خۆیان تەکنۆقراتن یاخود ئیستیقالیان نا دوای ئەوە چونکە ئێستا ئەم تەظاهورەیە کە مقتدا سەدرێکە هەتا ئێستا بۆ پاڵپشتیە لە ئیسلاحات واتە بۆ پاڵپشتیە لە گۆڕینی ئەم سیستەما لەگەڵ عەبادیە واتە ئەم دژایەتی ناکاتە تا ئەم کاتە ئایا کە دژایەتی ناکات وەزیرەکانی استیقالیان کردووە ئایا کە ئەم ئێستا لەسەر ئەوە تا لەسەر شارع و منطقەی خەزرا لە بەردەمی منطقەی خەزرایە خێمەی هەڵداوە و دژی گەندەڵیە ئەی ئەگەر لە کاتێکی تری شای بینین هێشتا لە ناو حکومەتایە و وەزیرەکانی لە دەسەڵاتی جێبەجێکردنان کەواتە ئەمە دووڕوویە یعنی بە دووڕوو ئەتوانی باسی لێ بکەیت و ببینی واتە تۆ ناتوانانی لێرەیا بڵێ بەڕاستی ئەمە کەسێکە ئیسڵاح چونکە ئەزانرێ ڕەنگە تاریخی ئەو ئەحزابانە تاریخێکی چۆنە واقعەیەکی تریش هەیە وەکو سەدرەکان کە ئەزانرێت ئەوان ئامەی خەڵکەکەیان لە ساڵانی پێشووتریشە کە زەبرۆزەنێکی زۆریان چەشتووە لەلایەن لایەنەکانی شیعەکانەوە خەڵکێکی زۆر فەقیر حاڵ و هەژارن لە جێگەکانی خۆیانە ئێستا جارێکی تر کە سەدرێوێ ئەمانە کۆبکاتەوە مقتدا سەدر ئەیان هێنێتەم جێگای ئەوان بەڕاستی داوای ئیسلاحاتەکەن خەڵکە فەقیر و هەژارەکە کە لەگەڵیایەتی بەڵام ئایا واقع سیاسەکەی خۆی سەدر بەڕاستی ئەو حقیقەتەیەوێت ئایا بەڕاستیەوێ ئیسلاحات بکرێت چونکە یەکەم ئیشە بێ لە خۆیەوە دەست پێ بکە من هەمیشەوتم ئەوە ئەڵێم ئەگەر کاتێک تۆ داوا ئەەکەی لە ساحەی تەحریرا داوای گۆڕانکاریەکەی داوای ئیسلاحاتەکەی داواکەی کە من ئەمڕۆ لەم ساحەیە من بەریئم جێگەکانی تر هەیە کە تۆ بە واقعی ئایا بەری بیت لە ساحەی تەحریر بەریئی تۆ دەرناخات لەبەرەوە ئەمە کێشەکانی لە کاتی ئێستای کێشەی مزاهرەکان ئاڵۆزە لە ئێستا توانم بڵم لە ١٠٠ ئەوانەی کە مزاهرە ئەکەن ئەوانن کەسەر بە مقتدا سەدرن لە ١٠٠ ئەمەی واتە شعبە لەبەرەوەی ئەوان جارێکی تر کشانەوە لەم تەظاهورە چونکە ئێستا بوو بە تەظاهورەیەکی حیزبی کە داوای لێ ئەوەی کە ون بوو یعنی تۆزێک نابوونە ئەم خۆپیشاندانانە بۆ پشتگیریە لە چاکسازەکانی لە ئەساسا بۆ پشتگیریە مقتدا سەدر لە ئەساسا ئەڵێ من پشتگیری چاکسازیەکانەکەم واتە ئەم پشتگیریەکە داوای ئیسلاحاتی ڕاستەقیناکە لە عێراقا و عەبادیش بە هەمان شێوە سەرۆک وەزیرانی عێراقیش داوای ئیسلاحاتەکە بەڵام سەیرەکەی لێرە ڕوون نییە ئایا ئەگەر پشتگیری ئەەکەی بەم شێوەیە پشتگیریەکەی تۆ مۆڵەتی ئەیتێ و مۆڵەتەکەش هەمومان بینیمان مۆڵەتەکەی هەفتە ئێستاماوەیەکی زۆر کەمی ماوە کە ئەو تەهدیدەکا بۆ ئەوە ئەگەر ئیسلاحات کا و ئەگەر بەڕاستی ئەمانە خۆیان تەحالوفی وەتەنین ئەیان توانێت ئیسلاحاتە لە ناو خۆیان بکەن نەک بەم شێوەی بکە کەواتە جارێکی ترەوە حقیقەتە واقعەکە کە هەر ئەو کێشانەی ناو خۆیانە کە چۆن چەند ساڵێکە هەمومان نەزانین ڕەنگە دەوڵەت القانون ئەوانە توانی بێتیان خۆیان سەتەڕێکی تەواویان کردووە بەسەر حکومڕانی و هەموو پێگەکانی دەسەڵات لە لای ئەوانە جارێکی تر ئەمانیش مقتدا سەدر ئەیانەوەی ئەو پێگانە بگەڕێنەوە بە خۆیان ئەمە کێشە سیاسیەکان و وردەکاریەکانی ناو خۆیانە کە باسی لێ بکەین. سپاس دەکەم. سروەخان لەگەڵەوەی سەرنجی تۆشم دەوێت لەسەر خۆپیشاندانەکان بەڵام پرسیارەکەم بۆ تۆ ئەوەیە کە سەدرەکان ئەو هێزن کە داوای چاکسازی بکەن واتە ئەگەر وەکو ئەوان ئاماژەی پێ دەکەن گەندەڵی هەناوی عێراقی خواردووە ئەوان دەستیان نییە لەو گەندەڵی و فەسادی لە عێراقدا بڕێوە دەچێ؟
سڵاو لە ئەمیوانە بەڕێزەکانت و لە بینەرانی NRT. یعنی سەرەتا من ئەمەوێ باس لەوە بکەم کە خۆپیشاندان بۆ لە ناوبردننی گەندەڵی کارێکی بوێرانەیە. ئەو هاوڵاتیانی کە ئێستا لە بەغدا داوای ئەوە دەکەن کە گەندەڵکاران نەهێڵن بەڕاستی جێگای ڕێز و تەقدیرت لەبەرەوەی کە لەناو ئەو دەڕۆژ پێش ئێستا داعش هاتە ناو ئەبوو غرێب و نمایشێکی کرد و دەرچەوە کە ئەبوو غرێب 20 دقە لە بەغدا دوورە. سەرڕای ئەمانش بەڵام خەڵک ئەو ئیرادەیە هەیە کە داوای ئەوە بکات گەندەڵی نەمێنێت لە بەغدا. ئەگەر باز لە ڕوتی سەدر بکەین، ڕوتی سەدر زیرەکانە مامەڵی لەگەڵ داخوازیەکانی شەقامدا کرد. ئێمە خۆمان دەزانین کە ماوەیەکی دوور و درێژە تیارێک هەیە کە خۆیان ناوناوە تیاری مەدەنی چەند خۆپیشاندانێکیان ئەنجامدا داوای ئەوە دەکەن کە گەندەڵی نەمێنێت لە عێراقدا. کەسیش نییە ئەم داوایە ڕەفز بکاتەوە لەبەرەوەی داواکاریەکە کە عێراقی بەم ڕۆژە گەیاندووە جگە لەوەی کە پارچە پارچە بووە، بارودۆخی ئابووریشی خراپ بووە، جگە لەوەی کە ئەم هەموو کێشە و گرفتانە هەیە لە بواری خزمەت گوزاریدا. بۆیە مقتەدا سەدر ئەگەر لە دوو ڕوانگەوە ڕوانگەی ئەوەی کە هات سواری مەوجەکە بوو خۆی کرد بەوەی کە ئەو خاوەنی ئەم دروشمەیە کە دژی گەندەڵکارانە لە مازیرەکانە مامەڵی کردو، ئەگەر ئامانجێکی سیاسیشی هەبێت ئەتوانێت بە ڕێگەی ئەم ینی پشگیریکردن لە داواکاریەکانی شەقام ئامانجە سیاسەکەشی بپێکێت. بۆیە من پێم وایە مقتەدا سەدر لەم مامەڵەکردنی لەگەڵ ئەم بارودۆخەدا زۆر بە زیرەکی توانی وێتی ئامانجەکانی خۆی بپێکێت. ئەمە لەلایەکی دی ئەگەر باس لەوە بکەین مقتەدا سەدر خۆ هەموو دەزانین کە لە ساڵی 2005ەوە ئەمانیش بەشێکن لە حکومەتێک لە دوایەکەکانی عێراق. ڕاستە پێشتر ینی دژایەتیەکی توندی هێزەکانی ئەمریکایە کرد، بەو پێ دژایەتی توندی ئەوەیە کرد کە ئەمانی کە لە حکومەتان و لەگەڵ هێزەکانی ئەمریکا بوون، بەڵام دواتر خۆشی هاتە ناو پرۆسەی سیاسی و توانی کە پێگەیەکی هەبێت لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا. بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەسانی کە لە وەزارەتەکان بوون یاخود هەتا لە ناو پەرلەمانی عێراقا بوون بەشێکیان پرشکێکیان بەردەکەوێت لەم گەندەڵکاری کە لە عێراقدا هەبووە. بەڵام خۆ گرنگ ئەوەیە کە تۆ بەردەوامی نەدەی بەم گەندەڵیە بتانی لە نقطەیەکا بۆستی و هەوڵی چارەسەرکردن بێ. هەموو لایەنێک دەزانن کە ناتوانن جارێکی دی ڕەوتی سەدر لە ناوبەرن. هەمومان لە بیرمانە کە نووری مالیکی چۆن سەوڵەت الفورسانی کرد لە بەسڕا و لە شوێنەکانی تر لە مقتەدا سەدریدا، بەڵام مقتەدا سەدر بەهێزتر بوو نەک لاواازتر بێ بەم لێدانی حکوومەتی عێراقی بووی. بۆیە جارێکی تر کە بیانەوێت سەیطرە بکەنەوە بەسەر مقتەدا سەدر کارێکی ئاسان نییە. تەنها ڕێگە لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادی ئەوەیە کە گوێ لە داواکاریەکانی مقتەدا سەدر بگیرێ بۆ ئەوەی کە گەندەڵی ڕاستەقینە نێڵێت، نەک بۆ ئەوەی کە تەنها هەندێک ئامانجی سیاسی هەبێ ئایا وەزارەتێکی زیاتر بەرکەوێ هەندێک لەلایەن ئەوترێت مقتەدا سەدر ئەزمموی لەم جۆرەی هەبووە پێشووتر، ینی بە ئیمتیازات بە وەکو بە خۆ داماژت پێکرد زیادکردنی وەزارەتێک ئیدی پشتەکاتەوە لە خۆپیشاندەران و دەچێتەوە ناو کایە سیاسەکە بە فعالی جارێکی تر. بەڵێ خۆ ینی بەداخەوە لە عێراقدا زۆر لەم نمونانە زۆرن. بۆ نمونە یعنی ئێستا باز لەوە دەکەن شیعەکان باز لەو لایەنە دەکەن کە گوایە بەها العارەجی کە ئێستا داواکراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بەوەی کە مەلەفی گەندەڵی زۆر لەسرە. مقتەدا سەدر بردوێتیە نەجەف و حیمایەکە و ڕەنگە ئەمە بەشێکی پەیوەندی بەو سیناریۆ هەبێت کە بیاوێت لەم ڕێگایەوە دەست لە بەها ئاراجی وەربگیرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر چۆنێک بێبیر و بۆچوونی ڕەوتی سەدر و مقتەدا سەدر بە تایبەتی من بۆ خۆم پێم وایە ئەم کاری کە ئیکا کارێکی گەورەیە بۆ ئەوەی کە فشار بخرێتە سەر حکوومەتی ئیتیحادی بە شێوەیەکی ڕاست و دروست بەرەنگاری گەندەڵی بێتەوە. ئێمە کاکشەخەوانیش باسی ئەوەی کرد کە ئەوەی کە کراوە تەقەشوفە ڕاست ئەوەی کە کراوە تەقەشوفە، بەڵام خۆ هیچ نەبێلانی کەم ئەوەی گێڕاندۆتەوە بۆ شەقامی عێراقی کە عەدالەیەکی ئیجتیماعی هەبێت. ئەم پارە زۆرەی کە بۆ نمونە پەرلەمانتاران وەریانەگر لە ساڵەکانی پێشوودا ئێستا وای کردووە کە ئەگەر یەکسانیش نەبێ بە مۆزەفی ئەتیادی خۆ زۆر لە مۆزەفی ئەتیادی بەرزتر نەبێ، هەروەها وەزیرەکان هەروەها پلە باڵاکانی تر.
بۆیە ئەو هەنگاوی کە بۆ عەداڵەی ئیجتیماعی ناوێتی هەنگاوێکی زۆر باشە هیوادارم یعنی هەنگاوی زیاتریش بێ بەوەی کە ئەو کەسانی بەرپرسی یەکەمن لە گەندەڵکاری دەستگیر بکرێن بۆ نمونە نووری مالکی کە سەرۆکوەزیران بووە هەموو ئەو مەلەفە فەسادانەی کە هەیە ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرپرسە لی لەبەرەوەی ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە هەر کەسێ بەرپرسیارەتی وەربگرێ خۆشی گەندەڵ نەبێت مادام لە مؤسسەیەکە مؤسسەکە گەندەڵی تیاکرێکەوەتە و بەرپرسی یەکەمە بۆیە یعنی ئەگەر بتوانێت ڕوبەڕووی نووری مالکی ببێتەوە و کاتە یعنی ڕەنگە خەڵک زیاتر ڕێزی لێ بکرێت بەڵام بەداخەوە یعنی حەیدەر عەبادی هەتا ئێستا ئەوەی دەرخستووە کە لاوازە ناتوانێت ڕوبەڕووی ئەم گەندەڵکاران ببێتەوە بە شێوەیەکی بەهێز. سپاس دەکەم کاک شاخەوان ڕێزانخان ئاماژەی بە بابەتێک کرد ینی بۆچی سەدرەکان بۆ خۆیان کە ئێستا بەشدارن لە حکومڕانیدا ناکشێنەوە لە پرۆسەی حکومداری لە حکوومەتی اتحادیدا یعنی ئەمە بۆ خۆی پرسیارە سەدر بۆچی ئەمە ناکات وەکو کارتێکی فشار بۆ ئەمەش بەکارنایەنە لە پاڵ خۆپشاندانەکاندا. بەڵێ دیارە سەدرە و هەنگاوەی نا بەوەی کە فشاری دروست نەکرد لەسەر عەبادی کاتێک کە بە عەرەجی لابرد و ئەوەی کە بڕیاریدا مەحکەمەیەکی خۆیان سزای وەزیرەکانی خۆی بدا هەنگاوی نا لە ڕێی حکوومەت بەڵام هەرچی پەرلەمانە ئەوە دامەزراوەیەکی تەشریعیت پەیوەندی بە سوڵتەی تەنفیزینە ئێمە دەبێت خوێندنەوەیەک بۆ خۆپیشاندانەکان بکەین ئەگەر خۆپیشاندانەکانی سەدرەکان سەرکەوتوو بوو چی لێەکەوێتەوە ئەگەر سەرکەوتوو نەبێت چی هێزێک بەردەمیەگرێ بۆی کە نەگاتە دواقۆناغی کە گەیشتنە بەدەسەڵات من پێم وایە چاودێرانی سیاسی ئەسا دوو خوێندنەوەکەن بۆ ئەوەی کە لە بەغدا ڕووەدا یەکێکیان ئینقلابێکی سپیە کە ئەگەر ڕێگەری نەبێت لە بەردەم سەدرەکان ئەوە ئینقلابێکی سپی لە ڕێگای خۆپیشاندانێکی جەماوەری دوجار حکوومەتێک کۆمەڵە کەسایەتی دێنن لە منطقەی خەزراڕایە گەن کەمە حکوومەتێکەوە دەبێت هەموو کەسێک ئەمتیسالی پێوە بکە ئەو ئینقلابەکەی تر ئەوەیە کە ئینقلابێکی عسکەری ڕێگری بکە لە بەردەم ئینقلابەکەی ئینقلابە سپیەکەی سەدرەکان و نێڵێ بگەنە حکم ئەمە دەبێ ئەمە پێشەوەی باز لەوە بکەین کام لایەنیان سەر دەکەین دەبێ پرسی ئەوە باز بکەین کە ئەم خۆپیشاندانانە مەترسی بۆ چ لایەنێک دروست کردو لە عێراقا ئەوەی کە دوو لایەنی سەرەکی لە خۆپیشاندانەکانی مالکی وەلەو تەیارە ناڕەزایی کە لە دژی گەندەڵکاران ئەمڕۆ خۆپیشاندانەکەن لە بەغدا دوو لایەنی سەرەکی زەرمەندن و زۆر بە حەزرەوە تێی دەڕوانن لایەنی یەکەمی کە دەوڵەت القانونە بە سەرۆکایەتی مالکی و بینیمان بەیاننامەکەیان بەیاننامەیەکی زۆر تند بوو و لەلایەن زۆر لەلایەنە شیعەکانەوە ئیدانەکرا بەوەی کە ئاگر بە ئاگر جواب بدرێتەوە توندتیژی بە توندتیژی جواب بدرێتەوە ئەمە وای کرد پێداگیری سەدرەکان زیاتر بکات لەسەر مەسەلەی اعتیسامەکان ئەمە لایەنێکن کە مەترسیانێ لایەنی دووەم ئەمریکیەکانن کە بەڕاستی بە تەوەقعی ئەمریکیەکان ئەو ڕۆژەی کە سەدر بتوانێت دەسەڵات بگرێتە دەست و حکوومەت لە بەغدا ببێتە حکوومەتێکی سەدری ئەو کاتە دەبێ ئەمریکا بیر لەوە بکاتەوە چۆن باڵێزخانەی یەکەم هەنگاو لە بەغدا بەجێ دێڵێ و بۆ معلوماتی جەنابتان معلوماتێکی دقیقم هەیە 130 فەرمانبەرانی باڵێزخانەی ئەمریکا لە عێراق ئێسا گوازراونەتەوە بۆ کوێت و بۆ ناوچەکانی ترکامەش معلوماتێک کە حەزەکەم لە ڕێگای NRT-ەوە باسی لێ بکەن کە ئەوانش دیسان مەترسی ئەویان هەیە بەڵام لە ڕۆژی چوارشەممە سەدر پەیامێکی نرد بۆ ئەمریکیەکان و لە پەیامەکەیە دڵنیایی بەوەنداوەکەم خۆپیشاندانانە زیاتر ئامانجێکی نیشتیمانیان هەیە و زیاتر گەندڵکاران و خەڵکە فاسدەکانی عێراق دەگرێتەوە چکاوان لەوە تێگەیشت بوون کە ئەگەر ئەمریکیەکان لە دژی سەدر بوەستنەوە گەیشتن بە حکم لەم قۆناغەیە تۆزێ قورسە. باشە بەڵام بۆ سەدرەکان ئەگەرێکی نزیکە بتوانن بگەنە دەسەڵات لە ئێستادا بتوانن حکومداری لە عێراقدا بگرنە دەست. من وەک باسم کرد ئەگەر لایەنی ئەمریکیەکەی لایەنی ئەمریکی لێ دەربکەی لە ئێستاە ماوەکانی ڕابردوو ئێرانیش دژی ئەوە بوو کە هەردوو توندوتیژیەک لە عێراقا ڕوو بدا و هەولی ئەوەی دەدا کە ناوماڵی شیعیر ڕێک بخا بەڵام لە ئێستاە ئێرانیش دوورە پەرێز وەستاوە ئەگەر بێت و ئەمریکا و سەدر دڵنیا بێت لەوەی کە ئەمریکا ڕێگری ناکات لە بەردەم ئەو تەیارە پێم وایە سەدر دەگاتە حکوم و لیستێکشیان پێ لە ئێستاوە ئامادەکاری بۆکەن باعتیبارەوەی کە سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لەگەڵ منەوە سەرکردەیەکی باڵای شیعەکانە هەمان کاتش سەرکردەیەکی باڵای سەرایە سەلامە کە باڵی سەربازی سەدرەکانە پێم وایە دەگەنە ئەو قەناعەتەی کە دەبێ ئەوان حکوومەتێک ئیعلان بکەن لە ڕێگای ئەو حکوومەتەوە بێن مەلەفی فەساد یەکەیەکە کاری لەسەر بکەن وەلەو کەسانە بدەن کە لە ماوەی ڕابردووە
پارە و سەروەتی عێراقی بە هەدەر داوە چکە بۆ معلوماتی جەنابەت کارزان من وەکو مختصێک لە بوارەکەی خۆما لە کڕینی چەند فڕۆکەیە کە سێ فڕۆکە تێپەڕ ناکە 40 ملیۆن دلار لە عقدێکی ئێرانیا خوراوە جا نەخواستمان لە عقدی بازرگانی و لە کۆمەڵی عقودی ترا کە ئەو پارەی لەلایەن مالکی و دەوڵەتی یاساوە ڕەوانەی دەرەوە کراوە کاری گەندەڵی تیاکراوە مەبلەغێک کە تەوەقوع ناکرێت. باشە سونەکان لەم بابەتەدا نەوەیەک لە بێدەنگی دەبینرێ ینی کاریگەریان نییە لەو گفتوگۆ و مناقەشانێکی ئێستا دەکرێت بەڵام پرسیارەکەم لەسەر کوردەکەم من کورد بۆچی بەتەنیا وەک تەماشاکارێک دەرەکەوێت لەم خۆپیشاندانانەدا لەو مناقەشانی لەسەر چاکسازی دەکرێت لە حکوومەتی عراقیدا تەنیا تەماشاکارە وەگەوەی کە دەبینرێیان بە شێوازی دیکە بەشدارە لە گفتوگۆکاندا. کاگە کارزان کورد شانسێکی گەورەیدا بە عەبادی و ڕێگری لێ نەکرد تەنانەت دەستی برد بە وەزیرەکانی وەزیری کەم کردەوە سەرۆکوەزیرانی لابرد کە لە حسەی جێگری سەرۆکوەزیران کە لە حسەی کورد بوو و لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هیچ یەک لەو سێبڕگەی کە مادە 17 و 18 و 19 لە وەسیقەی تەوافق سیاسی کە بەرژەوەندەکانی کوردی تیا بوو هیچی لەمانە جێبەجێ نەکرد بەڵام سەر ڕای ئەوەش کە کورد بربەستێکی دروست نەکرد بۆ عەبادی بەڵام لە ئێستاە سەرکردایەتی سیاسی کورد و سونەکانیش بە هەمان شێوە گەیشتونەتە ئەو قەناعەتە ئەوەی کە عەبادی دەیکات تەنها بۆ بەڕێکردنی کاتە ڕۆژێک لە ڕێگای ڕاگەیاندی چاکسازی و ڕۆژێک لە ڕێگای حکوومەتی تەکنۆقرات دوجار دەزانین بۆ تەنها بۆ بەڕێکردنی ئەو ماوەیە کە لە حکوما دەمێنێتەوە بۆ ئێمە وەکو کورد متمانەمان بە عەبادی نەماوە کە چاکسازی بکە بەڵکو دەبێ وەک باسم کرد گۆڕانکاریکی ڕیشەی بکە ئێمە باسمان کرد ئەگەر لە پایەمە گفتوگۆکان وەستێنراوە وەزیری کورد پەیامی کورد زۆر وازە حکاتێک کە ئەڵێ من وەزیری خۆم ناگۆڕم کەواتە ئیسرار دەکات لەسەر ئەوەی کە کاندیدەکانی ئێمە وەکو خۆیان دەمێنێتەوە ئەوەشمان وتووە لە بەرامبەرە ئەگەر وەزیرێکی ئێمە چ داراییە ڕۆشنبیریە گەندەڵیان کردووەیە کۆچ و کۆچبەرانە دەبێ بە ئێمە بڵێ ئەو وەزیرە ئێوە فڵان مەلەفی لەسەر لای بن و کاندیدی تر بنێرە نەک ئەوەی داوای سیڤی لە ئێمە بکا وەکو کورد بەڵکو وەکو کورد ئێمە خۆمان کاندیدی خۆمانە نێرین لە حاڵەتێکە ئەگەر بڕیار بدەین وەزیرەکانمان بگۆڕین. باشە سپاس دەکەم. ڕەزان خان بابەتێکی دیکە ئەوەیە کە ئەم خۆپیشاندانانە بە خۆپیشاندانەکانی ئێستاوە و بە دەرئەنجامی خۆپیشاندانەکانەوە چ کاریگەریەک لەسەر هەرێمی کوردستان دادەنێت یعنی بێکاریگەری دەبێت یان حتمما کاریگەری دادەنێت. وڵا ئەوەی کە باس لە هەرێمی کوردستان بکابێ ئەمە واقعەک باسکەین خۆپیشاندان لە بەغدا ئەکرێ داوای ئیسلاحکرێ داوای چاکسازیەکرێ هەموو ئەمانە حەق و داواکاری خەڵک بۆ کە داوا کراوە. ڕەنگە من زۆر بە تەواوەتی لەگەڵ کاک شاخەوانانم لەسەر مەسەلەی کە بڵێ هیچ نەکراوە لە ناو بەغدایە ئەلموهیم من ئەڵەم سەرۆکوەزیرانێک لە ناو عێراقا داوای ئیسلاحی واتە داوای چاکسازی کرد. ئەم سەرۆکوەزیرانە ئەگەر کارەکانی هەرچیەک بێ هێنانە خوارەوەی ڕەواتبی ئەندام پەرلەمان و وەکووتمان وەزیرەکان و لابردنی جێگرەکان و جێگری سەرۆک کۆمار و جێگرەکانی خۆی و هەموو ئەمانە بێت ئەگەر بە چاکسا کەپی ئەڵێ فەزایی توانی بێتی زۆربەی زۆری ئەو فەزاییانە لابرێت کە ئەمانە هەموو ڕەنگە چاکسا وەکو پێڵن تەقەشوف هەرچیەک بێ مهم نیەتێکی هەیە ئەم سەرۆکوەزیرانە بە پێی داواکاریەکانی خەڵک ئەوێ نیەتێکی هەیە بۆ چاکسازی بەڵام مەسلەیەکی تر هەیە تۆ لە 2023ەوە عێراق مەشاکلی زۆر گەورەی بینیوە عێراق هەتا ئێستا نەیتوانیوە ئیستقرار بکە لەبەر ئەو مەشاکلە سیاسیانەی کە لەناو عێراقایەوە کووتم حزبە سونیەکان لەگەڵ خۆیانە حزبە کوردیەکان و هەروە خۆشیان لە نێوان خۆیانە و هەروە لە ماوەی هەر ساڵکە نوری مالیکی ڕێئاسی ئەم دەوڵەتەی کردووە گەندەڵەیەکی زۆری کردووە کەواتە قەزای بردۆتە ژێر دەسەڵاتی خۆی واتە دەستەی نەزاهی بردۆتە ژێر دەسەڵاتی خۆی ئەمانە بە ئاسانی چاک ناکرێ ئەگەر هەر کەسێک لەم عێراقەیە بێ وەکو کە ئێستا ئێمە سەرباسی هەرێمی کوردستان دار ئەسایەکیشی پێبێ ناتوانێت بە ئاسانی ئەم هەموو کێشەیە چارەسەر بکە چونکە یەکێک لە مەسەلا ئەساسیەکان ئەوەیە کە تۆ دادگات نەبوو لە کاتی ئێستا تۆ دادگای نزیهت نییە لە ناو عێراقا نەک لە ناو عێراقا من ناتوانم ئەڵێم بڵم لە سەرتاسەری عێراقا بە هەرێمی کوردستان دادگایەک بێلایەن بێواتە دادگایەک کە حیزب دروستی نەکرد بێت لەبەرەوە ئەمە کێشەکانی سەرۆکوەزیرانی عێراق بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە خەڵک داواکاری هەیە و داوای چاکسازیەکە بەم هەموو زروفە ناخۆشە ڕازی نییە بەوەی کە ڕوایە بەڵام بە داخێکی زۆرەوە ئەمە ئایا تەسیری کردوتە سەر هەرێمی کوردستان ئەوەی ئێمەی بینین نەخێر هیچ تەسیرێکی لەسەر هەرێمی کوردستان بەجێنێشتوە هەرێمی کوردستان ڕەنگە لەم بارودۆخەیە زۆر خراپتر بێ لە عێراق
مهم عێراق لە کاتی ئێستا چەند باس لە گەندەڵیەکەنجە هەر شوێنە و بە پێی خۆی لە هەرێمی کوردستان شایمەش گەندەڵیمان هەیە کواو دەستگایی کە کەسان ڕوبەڕووی گەندەڵیە بنەوە بچێتە ناوە دەستگایە کامە لە سەرکردەکان کە هەر لە کاتی ئەم شەڕەی داعشا چەنەها کەس باز لێکراوە کە نەوتی فرۆشتۆ بە داعش کامە کوا چه دەستگایەکمان هەیە کامە ئەو دادگا سربەخۆیانەی ئێمە کە بە سربەخۆیی ئەتوانێ باس لە سەرکردەکانی کە سەرکردەیەک ئەگەر واتە خراپێتە ژێر دەسەڵاتی کە ئەمە نەزیه نەبوو ئەم سەرکردێ چ بێتە ناو ئەو دادگانە لەبەر ئەوە هەرێمی کوردستان دۆخێکی زۆر خراپ و قورسی هەیە لە کاتی ئێستاە دۆخێکە هەمومان نەزانین کە کاتێک لە هەرێمێکە پەرلەمانت نەمێنێ پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە ماڵەوە بێ پەرلەمانتار لە ماڵەوە نەبن لە ماڵەوە بن کار نەکەن کەواتە ئەم هەرێمە ئەیکێ داواکاریەکانی ئەم خەڵکاباتە جێگایەکی خۆی تایبەتمەندی خۆی خەڵک 5 مانگ ڕاتبی نەبێت بۆ وەزعی بازار وەستا بێت لەمە گەندڵتر ڕوونایە لە دنیاە ینی ئێستا هەرێمی کوردستان زۆر وەزعەکانی خراپتر دەتوانم بڵم لە جێگاکانی تر بەڵام ئەو تەسیری بەداخەوە کە تەسیری دانەناوە تەسیری دانەناوە چونکە ئەگەر تەسیری دامنایە کاتێک کە باز لە گەندەڵەیە کرێ باز لە مؤسساتە کرێ وایە هەرێمی کوردستانیش بیری لێ بکردا ئەو مؤسساتانە دروستکە چ سەبێت چی بوو بە سەبەبی ئەوەی کە ئەم کێشانە بە تایبەتی نەمانی موچە لە ناو هەرێمی کوردستانە چی بوو بە سەبەبێ ئایا تەنها نوری مالیکی بوو بە سەبەبی ئەوەی کە بودجێ عێراقی بڕی ئایا لە هەرێمی کوردستانە هیچ لایەنێک لە لایەنەکان سەبەب نەبوون و دوای ئەوەش مەسەلەیەکی تر هەیە ئایا لە فرۆشتنی نەوتا ئێمە کە کاتێک باسمان لەم هەرێمی کوردستانە باسمان لەوە کرد کە بتوانین ئێمە ئابوورێکی سەربەخۆمانە بێ کە هەمومان تەمەنای ئەوەمانە کرد ئابوورێکی سەربەخۆمانە بێ زۆر بە پێویستمان نەک بە سەدا حەفدەی ئەو نەوایە ئێستا ئێمە بە ئەو بنیە اقتصادی بە قوتەمان هەبووە ئێستا چۆن باس لە دروستکردنی دەوڵەتی کوردیەکە بەو بنیە اقتصادیەوە دەوڵەتێکی کوردی دروستە کرد و ئەو ئینتیمایەتە هێنایەوە بۆ تاکی کۆمەڵ کە دڵی بە دەوڵەتە کوردیەکەی خۆش بێ بەڵام بەداخێکی زۆر تۆ ئێستا سیرەکی تاکەکان ئینتیماکەشیان کەم بۆتەوە بۆ هەرێمەکەی خۆیان بۆ سەرکردەکانی خۆیان لە ناو حیزبەکانە کاکارزان بەسەلێکی زۆر گرنگ هەیە کە باسی لێ بکەین کاتێک کە دەسەڵاتداران وەکو گەل قسەیان کرد ئەمە ئەزمەیە ئەگەر ئێمە ئاگادار بین هەر یەکێک لەوانەی سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت سەرۆکایەتیەکان وەزیرەکان وەکو کەسێک قساکەن کە ئەوە تا لەسەر جادە و کێشەکانی هەیە ئەمە کێشەیە ئەی کەواتە کێ مەسئولە لەسەر ئەم هەموو مەسەلە قورسایە لەناو ئەم هەر حیزبەکان خۆیان ئەمیانەی خاتە پاڵ ئەویان ئەویانەی خاتە پاڵ ئەویان ناخێر لەبەرەوەی کێشەیەکی قورسەیە ئێستا لە هەرێمی کوردستانە و دەنگێک نییە بۆ چاکسازی ڕەنگە دانیشتێکیان کردبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرەکانیان بەداخێکی زۆرەوە کە تۆ سیرەکەی حیزبێک لە حیزبەکان دەورێکی سەرەکی بۆ کە چوار وەزیری هەبوو لە جیاتی چوار وەزیرەکە چوار جێگری تردانراوە لە جیاتی ئەوان بڕیارەیان لەسەر چاکسازیەکان کە چاکسازیەکانی هەرێمی کوردستانیش هیچی لە ساڵحی ئەم واتە گەلی کورد نەبووە کەواتە ئەمانەی کە لە هەرێمی کوردستانە ڕێ دۆخێکی زۆر نالەبارە و چاکسازی ئەگەر باس بکرێ لێرە ئەبواە خۆیان پێش هەموو کەسێک چاکسازی لە حکوومەتی ئێستاە بکرێت کە تۆ پەرلەمانت نێژدواتە دەنگی خەڵکت داخست ئەی حکومت بۆ ئەهێڵیتەوە ئەیکێ ئایا حکومت بڕیارەیە لەسەر ئەوەی بە هەموو ئەوەی کە باس لە سەرۆکوەزیرانی عێراقەکەن هەرچێکە هەتا ئێستا خۆی بڕیاریاوە وەزیرێک ئەگەر گەندەڵیشی کردبێ ئەگەر مەلەفیشی لەبەردەستا بە بڕیارێکی خۆی و تاکڕەوانە وەزیرێکی کردبێتە ماڵەوە کامل لە مۆزیرانە ئێمە چوار وەزیر هەبوو لە ناو ئەم حکوومەتەیە کە سەر بە بزوتنەوە من بۆیە باس لەواکەم لەبەروی لە هەر جێگایە کابێت من وەکو ئەندام پەرلەمانە کە نوێنەری خەڵکم هەر واقعێک بێ باسی بکەین ئایا ئەمانە گەندڵ بوون کە تۆ ئەوەی من لە قسەکان تێگەیشتم دۆخمان لەوان خراپترە بەڵام هیچ تەسیرێک نییە ئاخر دانیشتن و ئاخر ئێمە گوێمان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە وتەکانێک کە ئاخر جار من گوێم لێ بۆ بەڕاستی وتەکانی وەکو سەرۆکیکی حزبێک قساکە وەکو ئەو سەرۆکیکی ئەم هەرێمە قسە ناکە کە مەسئولەتێکی گەورەی لە کاتی ئێستاە لەسەر شانە ئەگەر هەر لایەنێکیش غەڵەتێکی کردبێ پێویستەکە بە زووترین کات چارەسەر بکرێت چونکە خەڵکەکەت لە وەزعێکی زۆر خراپایە ئەکێ بیری لێ کاتەوە ئەگەر سەرۆکی حکوومەت و حکوومەتەکەی ئێستای هەرێمی کوردستان بیری لێ نەکاتەوە خۆ تورکیا نایەت بۆم چارەسەر بکات ئایا تورکیای ئەم هەرێمم بۆ چارەسەر بکات ئایا ئەو کێشانەی لە بەردەمی ئێمە لە ئێستا کێشەی ئێمە تعلیقە بۆ لایەنێکی سیاسی هیچ تعلیقێک نییە تورکیا بێت ئێران بێت یاخود هەر شوێنێکی تر بێت بەبەستەکەم ئەوەی ئایا ئەمانە یەن بۆمان ئەم کێشانەمان بۆ چارەسەر بەبەستەکەی من تەنها لەوایە خەمی گەورەی ئێمە هەرێمی کوردستانە
تەمەناکەین ئەم دۆخی هەرێمی کوردستان بە زووترین کات چاک بێت. سوپاس دەکەم. سەرۆخان سەرنجی ئێوە لەسەر دانانی کاریگەری خۆپیشاندانەکانی بەغدا لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەت دەمەوێت سەرنجت لەسەر ئەوش بزانم، ینی ئەگەرم خۆپیشاندانان دەرئەنجامیان هەبێ بە گۆڕانکاری لە حکوومەتدایە بەو ئینقلابە بەو کودەتا عەسکەری و سپیەی کاکشاخەوان باسی کرد، لە پاش ئەمە چه کاریگەریەک لە هەرێمی لەسەر هەرێمی کوردستان دادەنێ بە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا و تەنانەت لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیش؟ وڵە سەرەتا من ڕێزانخان زۆر گەشتبینە بەس لەوە کاگەر دەستگایەک هەبێت لێ پێچینەوە لە گەندەڵکاران بکە. تۆ بۆش گەشتبینی خانێک هەبێ بە ناوی مەکتەب سیاسی و بڕیاری لێدەر بچێت بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیر بچێتەوە ماڵەوە. قەت بە تەمایە نەبی نەک دەستگایەک 1000 دەستگامان هەبێ ناتوانێت. ئەگەر دەستگاکەشمان هەبێ هیچ ئاخروتم نییە ئەتەمەناش یعنی من تەسەور ناکەم ئەگەر هەش بێ ناتوانین ڕێزانخان طبعا تاکید بە لەبەرەوەی ئێمە دیوەخانەکان بڕیارەدەن، ئێمە لە دیوەخانە بڕیاری سیاسیە درێ بەداخەوە قەت تاکو ئێستا نەبووە یەک وەزیر لە هەرێمی کوردستان ئەگەر متەنەفس بێ و غێر متەنەفس لێ پێشینەوەی لەگەڵ بکرێت لەسەرەوەی کە گەندەڵی کرابێ، ینی معقول نییە ئێمە لە ماوەی 25 ساڵی ڕابردووە کەس گەندەڵی نەکردبێ ئەم وڵاتە شامی شەریف بێ هیچ کەم و کورتیەکی تیانە بێ نەمانتوانی بێ کەس محاسەبە بکەین. ئەمە لەلایەک لەلایەکی دیکە نەک ئەو خۆپیشاندانی ئێستا 10,000 خۆپیشاندانی تر هەبێ لە بەغدا کاریگەری نابێت لەسەر هەرێمی کوردستان بەداخەوە. من بۆ خۆم حەزمە کرد کاریگەری ئیجابی هەبووایە، من حەزمە کرد هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش خۆیان هەستیان بەو بەرپرسیارەتە بکردایە کە ئەبینن سیاسەکان خۆ بۆ نمونە ئەگەر گۆڕان وەک نمونە بێنینەوە نەمانتوانی لەناو حکوومەت هیچ بکەین و دەرکراین لە حکوومەت کە ویستمان دەست بۆ هەندێک سەکتەر بەرین کە چاکسازی تیا بکەین. کاتێک کە لایەنێکی سیاسی ناتوانێت دەست بۆ سەکتەرەکان بەرێ و چاکسازی تیا بکات ئەبێ هاوڵاتی خۆی هەست بە بەرپرسیارەتێ بکە و خۆی باتایەتە سەرجادە و داوا ئێوەی بکردایە کە ئەم گەندەڵیە بەسە تا ئێستا ئەوەی خواردوتانە بەسە لەمە دوا چاکسازی دەست پێ بکەن ئەو ینی سەروەت و سامانەی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خۆ بەرپرسە گەورەکان کە سەرۆکی حکوومەت بۆ هەر لە کەناڵەکەی ئێوە باسی لەوە کاکە حیزبەکان پاریان بردوۆتە دەرەوە کەواتە ڕێگا و شوێن دەزانێت بۆیە باس لەوە دەکات کە پارە براوەتە دەرەوە گیناخۆ من لەم حکوومەتە نەبووم تا بزانم چۆن پارە براوەتە دەرەوە. بۆیە بەداخەوە دەستگامان هەیە لێ پێچینەوە بکەن نە خەڵکی بەرپرسمان هەیە و لە هەموو دنیاشە یعنی شعب دوو جۆرە نەتەوە دوو جۆرە یان نەتەوەیە کە خۆی ئاوا شۆڕژگێڕە و شۆڕشەکات و خەباتەکات یاخود ئەوەتە لەم نەتەوەیە کەسێک بەرپا دەکات وەک غاندی و ماندێلا ئەمانە دێن وڵاتەکە ڕێک دەخەن بەڵام ئێمە بەداخەوە یعنی هیچیمان دەست نەکەوت لە هەرێمی کوردستان بۆیە هیوادارم ئەم خۆپیشاندانەی بەغدا کاریگەری ئیجابی هەبێ لەسەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش بەخۆیان بچێتەوە ئەوەی کە ئەم لە ساڵانی ڕابردووە کردوێتی هیچ نەبێ داوای لێبوردن لەم خەڵکە هەژارە بکاکە 6 مانگە نیو موچەی وەرگرتووە داوای لێبوردنی لێ بکا کە ئەم هەموو دزیەی کردووە لە مۆدوای تر هەوڵ بدا چاکسازی بکات. ئەگەر باس لە خۆپیشاندانەکانی بەغدا بکەین خۆیمە گەر باس لە تیاری سەدریش نەکەین ڕوتێکی تر هەیە لەسەر شەقام کە بخۆیان ناوناوە ڕوتی مەدەنی تاوای لێ هاتە بوو کە پیاوە دینیەکانیش باس لەوەکەن کە وڵاتە ببێت بە مەدەنیەت بەڕێوە بچێت یعنی کەواتە ئەم ڕوتەیە کە لە بەغدا خۆپیشاندانەکەن ئەو نە بەهێزن کەوا لەم هێزە ئیسلامیە سیاسیانە بکات کە تەنازل باشە بەواتە ڕوتی مەدەنین چونکە زۆر جار گومان و پرسیار دروستەکرێت لەسەر ئەو ڕوتانش جا لە هەرێمی کوردستان بێ لە عێراق بێ بەوەی کە لایەنێکی سیاسی حتمما تەبەنیان دەکا. خۆمە ئێستا ڕوتی سەدری لە دوایی داهات ینی تەبەنی ئەمەی کرد کە ئەویش زانی کە بزەختێکی فشارێکی زۆر هەیە بەوەی کە چاکسازی بکرێت. بەڕاستی ڕوتی سەدر ینی لە عێراقدا جمهورێکی زۆری هەیە لەبەرەوەی کە هەم تاریخی عائیلەکەی ئەم کەسانی کە لەگەڵ مقتەدا سەدرن کەسی ڕەشوروتی عێراقن و خەڵکێکیشن ڕەنگە مستەوای سەقافیان بەو ڕادەیە نەبێت کە تێگەیشتنیان لە کێشەکان وەکو خۆی هەبێ. ئەمان دروشمێکیان هەڵگرتووە کە دروشمی چاکسازیە کەسیش نییە لەگەڵ چاکسازیان نەبێ من بۆ خۆم
یعنی ئەگەر بتوانم هەموو جمعەیەک لەگەڵ خۆپیشاندەرانە لەسەر شەقامەکانە بوو داوای چاکسازیەکەم بۆیە ینی داواکردنی چاکسازی من پێم وایە ئەرکێکی نیشتیمانیە ئەمەی کە خەڵکی بەغدا و شارەکانی کەیکە بوێریە وەک باسم کرد ینی ئێستا لە بەغدا زۆر ئاسانە ئەگەر ئۆتۆمبیلێکی بۆمچێنرا و بخۆی بک بەناو ئەم خۆپیشاندەرانەیە بەڵام خەڵک ترسی ئەوەی نییە خەڵک ترسی ئەوەی نییە بڵێ وڵات داعش لەوێ من چاکسازی داوا ناکەم لە بەرەوەی داعشیەتە ناو بەغدا ئێستا حکوم لە بەغدا حکومی شیعەیە بەڵام حکومی شیعە ئەمەی نەکردووەتە ترسێک بە خەڵک بڵێ بابەوە داعش لەوێ ئێوە نابێت داوای هیچم لێ بکەن من بۆ خۆم لەسەر کورسەکەی خۆمدا ئەنیشم ئێوەش هەرچەندێکمانێ بیخۆن و شکری خوا بکەن یعنی فەرقی هەرێم و بەغدا ئەمەیە لە بەغدا هەموو کاتێک نان دژمنێکی دەرەکیت بۆ بکەن بە دروشم و پێت بڵێن نەخێر تۆ ئەوە مەکە دژمنێکی دەرەکی هەیە لە هەرێمی کوردستان هەر ناوێری زمان هەڵبێنیتەوە پێ دەڵێت داعش ناوێری زمان هەڵبێنیتەوە پێ دەڵێن تۆ خائینی نابێ باسی هیچ شتێک بکەی لەبەرەوەی تۆ لەم وڵاتەیە هەموو جارێک تاوانەکان ئامادەیە بۆی تاوانبار من پێشووتر پرسیارم کرد لە کاکشاخەوان بەوەی کە ڕۆڵی کورد لەم بابەتەدا چۆنە بەوەی کە ئێستا مەسەلەی خۆپیشاندان و چاکسازی لە حکوومەتی عراقدا بابەتێکی گەرمە و گفتوگۆی زۆری لەبارەوە دەکرێت دەمەوێت بزانم کورد لەمەدا تا چەند هەوڵی داوە لە ئێستاوە پلانی هەبێت ئەگەر ئەم خۆپیشاندانانە بەقەدەوە کاریگەریان هەبێت کە حکومڕانان لە عێراقدا بگۆڕن بۆ پێی کە هەرێمی کوردستان بەردەوام لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا یانە و کەسانەی حکومداریان کردووە لە حکوومەتی عراقیدا گرفتی هەبووە ئامادەسازی کراوە بۆ دەرئەنجامی پاش خۆپیشاندانەکان من بۆ خۆم تێبینیم هەیە لەسەر بوونی کورد لە بەغا و لە 2023 بوونی کورد لە بەغداد چه سوودێکی هەبووە بەداخەوە لە 2023 تا ئێستا کە کورد لە وەزارەتەکان لە هەر شوێنێک بوونی هەبوو بێت تەنها دەستکەوتێکی مادی بووە بۆ هەرێمی کوردستان هیچ دەستکەوتێکی سیاسی گرنگمان نەبینیوە ئەگەر دەستکەوتی سیاسیمان هەبووە ئێمە لەو ساڵانی پێشۆم و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەرە بوو نەقوڵترە بووەوە بۆیە ئێستش پێم وانە یعنی ڕوئیەکی ڕوون و ئاشکرا هەبێ بەرامبەر بەوە من بۆ خۆم پێم وایە ئەبواە ئێستا کورد یەکەم کەس بواە کە داوا ئێوە کردایە گەندەڵکاری نەمێنێت کە بەرنامەی هەبواە من نازانم بۆچی بە حساسیت مەسەلەکان وەربگرین ئەگەر بوترێت CV پێشکەش بکەن بۆ ئەوەی خەڵکی کەفودا بنرێت خۆ ئەمانی کە لە ڕابردوودا وەزیر بوون بەبێ CV وەزیر بوون و هیچی واشیان نەکردووە خۆ باقیچە کە ئەم جارە یعنی ئەمە شتاقیکردنەوەیە خەڵکی بەتوانا و بەپێی CV و بەپێی ئیمکانیت بچێت ببێ بە وەزیر حیدەر عیبادی هەمیشە باسی لەوە کردووە من کورد وەک نەتەوە بەشی ناخۆم لە حکوومەتی ئیتیحادیە نەک حیدەر عیبادی کەسیش ناتوانێت جارێکی تر کورد بێ بەش بکە لەوەی کە بوونی هەبێت لە بەغدا بە ئەم بوونەی کورد لە بەغدا بوونێکی پوختە و پاک بێت بوونێک بێ کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکان لە بەغدا من بۆ خۆم پێم وایە ئەگەر ئێمە خەڵکی باش ڕاست و خەڵکی یعنی ئەوانە بن کە دوورن لە گەندەڵیەوە بچنە بەغدا ڕەنگە نمونەیەکی جوانی هەرێمی کوردستان بێت لە بەغا هیچ خراپەیەکی شیتیان نییە سوپاس دەکەم کاک شاخەوان سەرنجی تۆمەوە لەسەر کاریگەری ئەم خۆپیشاندانانەی ئێستا عێراق لەسەر هەرێمی کوردستان وەکو بیرخستنەوەیە گیانی هەمومان بیرمانە هەفتەی شوبات لەژێر کاریگەری بەهاری عەرەبیدا دروست بوو لە هەرێمی کوردستاندا ئێستا پێتانوانیە کە خۆپیشاندانەکانی عێراقیش هەمان کاریگەری لەسەر هەرێمی کوردستاندا بنێ وەڵا سپاس کاکە ئەرزان هیوادارم مەجالێکی باشم دەیتەیە جەناب تەزانی من لە بەغدا هێندەی کارم لەسەر پرسەنەتەوەیەکان کردووە ئەوەندە هەوڵم نەداوە ناوماڵی کورد بەو پەردەوازیە ببەمە بەغدا و تا حەددا دەکەم تا ئێستا لە میدیایەکی عەرەبی باسی خراپی کورد و لە بینی لایەنە سیاسیەکانم کرد بێ بەعکسی هەندێک لایەن کە ڕۆژانە میدیا عەرەبیەکانیان قۆستوەتەوە بۆی ئەزمموی کوردستان ناشین کرد من دەڵم دەبێت چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت بەبێ ئەوەی چاو لە بەغدا بکە ئەگەر خۆپیشاندان لە بەغداش نەکرێت دەبێت لە هەرێمی کوردستان چاکسازی بکە و من کاتێک کە پێش 2 هەفتە لەگەڵ سەرکردایەتی خۆم دانیشتومە کە نزیک لە دەسەڵات کاکە گیان گەندەڵەکانی من وەکو حزب و وەکو حکوومەت ئەمەیە پیانم گەیاندۆوە بە منی تۆ کاکە ئەوە مەلەفی ئێمەیە چووەتە دادگا هیوادارین جارێکی تر دادگا سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت ئیحراج نەکە ئەو مەلەفانەی گەیشتوتە دەستی بۆ یەک جاریش بتوانێت دەسەڵاتی خۆی بەکار بێنێت چ ئەنجومەنی دادوەریە چ هەیئەی نەزاهی هەرێمی کوردستانە
لەسەر ئەوەی کە ئایا حکوومەت عراقی چاکسازی کردو ئێمە نەمان کردووە. خوشکی بەڕێزم ڕێزانخان باس لەوەکە کە فەزایی هەبوو ئەعلان کردووە. عبادی باسی لەوە کرد کە 50,000 فەزایی هەیە بۆ معلوماتی جەنابەت لە 260,000 عەدەدی سوپای عێراق ئێمە بۆ موازنەی 2016 320,000 مادانە کەواتە لە زیاتیە خەڵکیان لێ ببڕین 70,000 حسەی وەزیفی ترمان بە سوپای عێراق داوە کە هیچ پێگە و ڕۆڵێکیان نییە. ئەی کوردستان ئایا کوردستان هیچی فەزاییمان نییە کاکەگیان؟ وەڵا نازانم ڕێزان خان بەرپرسیەکەی هەفتە مامی جەنابتە دەتوانی لێ بپرسی بڵێ کاکە گەندەڵیمان هەیە یان نە ئەمە بابەتێکی ترە پێویست من لێرە شتێکی شخصی نییە من کە بە تۆڵم کە تۆ ئەڵەی بە مامی من ئەگەر مامی منیش بێ من هیچ کێشێکم لەگەڵ هیچ کەسێکە من وەکو ئەندام پەرلەمانێک قسە ئەەکەم لێرەیەمەبەرچەکەم ئەوەیە بۆی هاوڕێ ئازمەوە بزانی لە هەرێمی کوردستانە زۆر لەوە زیاتربان هەیە ئەگەر دەستەیەکەکانی 70 و 80 بێ ئایا بەڕستمی لەژێر دەسەڵاتی وەزارەتی ناوخۆیاناییان گەیشتە دەوری خۆت جوابم بدەوە تکایە مقاتعەمەکە دەوری خۆت جوابم بدەوە بۆیە تکایەکی تریشم ئەوەیە کە بابەتی سربەخۆیی کورسان نەکرێتە قوربانی مۆزوعی پارە و چی من لە کەرکووکم جەناب تەزانی ڕۆژانە 7 سیارە دەتەقیەوە ئێمە داوایەوەمان دەکرد کە کەرکووک بلیکێنرێ بە هەرێمی کوردستانەوە من خۆزگەم دەخواست ئەو دەنگ بەرزیەی هەندی ئەندام پەرلەمانی ئێمە لە میدیاکان لەسەر هەرێمی کوردستانەکرێت لە ناو پەرلەمانی عێراقیشە ڕۆژێک لە ڕۆژان دەنگیان لەسەر مەوزوعی پێشمەرگە بێت هەر پێرە شەڕمان لەسەر مەوزوعی کەرکووک کە دوانی شۆک لە پاڵ ئێمەیە دەنگیان بەرزەوە کردایە کە دێتە سەر پرسەنەتەوەیەکان لە ناو پەرلەمانی عێراقا ڕۆژێک دەنگیان بەرزەوە کردایە لەسەر 2 ملیارەکەی هەڵەبجەماوەی 2 ساڵە ئێمە مازانەت لەگەڵ چێە هەموو فراکسیۆنە کوردەکان دەڵێن ئێمە لەوێ شەڕی کورد ئەەکەین ینی ئەم قسانت ئاراستی چێەکەی بە دیاریکرای بام بزانم خەڵک خۆی باشە زانێت کاڵێم خەڵکێک دێت لەسەر هەرێمی کوردستان قساکە ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان قساکە لە بەغدا باسی پرسەنەتەوەیەکان ناکە ئەندامی ئێستا ڕێزاخان و سرۆخان هەردووکیان باسی هەرێمی کوردستانیان کرد ینی با خەڵک بزانێ ئەمان لەوێ باسی مەسلەی پێشمەرگە و پرسەنەتەوەیەکان ناکەن من گوێم لێ نەبووە جۆت لێ نەبووە کارزان بۆ جەنابەت بابەتەکان بکەینەوە ئێمە لەسەر مەسەلەی قساکەین لەبەرەوەی لە هەموو مەسەلەکانە باسییان نێکراوە باشە بەردەوام بە فەرمو بەردەوام بە اینجا کارزان بۆیە من ئومێدەوارم ینی برادێکم ئەندامی پەرلەمانە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی و ئێستا گوێی لێمە بە منی گوتی یەکێ لە کارەساتەکانی ئێمە چییە ئێستا شارە ئەندام پەرلەمان بەڕێوە دەبە نەک ئەندام پەرلەمان بێت ئەگەر هەڵەیەکە بێ شەقام ڕاست کاتەوە بڵێ کامە هەڵای ئەمە ڕاستە گوتی وەڵاه دەزانم جگە لە مەسعود بارزانی لەم زروفەیە کەس سەرۆکایەتی هەرێمی پێ ناکرێ وەچی و چی دەزانم بەڵام ئەگەر ئەو قسانە لە میدیا بکەم دوو سبەی ماڵەکەم بەردباران دەکرێت کەواتە ئەوەی لەگەڵ یەکریزی و تەبایی بێ لە هەرێمی کوردستان دەبێت چاوەڕوانی ئەو بێ ماڵی لە سلێمانی بەردباران بکرێت لایەنە سیاسیەکان سپاس دەکەم یەک دەر ڕێزان بۆیە لایەنە سیاسیەکان ڕۆڵێکی نێگەتیفیانە بووە بەداخەوە من زۆر بەداخەوە بۆ کاک شاخەوان کاڵێ لە سلێمانی بەردبارانەکرێت سلێمانی و شارەیە کە هەمیشە لەگەڵ خەڵکا بووە لەگەڵ چاکسازیا بووە لەگەڵ پاکسازیا بووە بە هیچ شێوەیەک بەربارانی هیچ لایەنێک ناکە ئەوە بە هیچ شێوەیەک هەرجێگەی قبول نییە و پێشمەرگەشێکێکە لەو مەسەلە ئەساسیانەی کە من لە خێزانێکی پێشمەرگە پەروەردە بووم نەگەوەی کە دابنیشم ئەگەر ئەوە ڕۆح و گیانمانەکەی من لەگەڵ پێش بەڵام نەسپارەکەی بێت و حکومەت بیخوا ئەوەیە لە هەرێمی کوردستان عەرەبیە کاک شاخەوان تخوا کارزانە گەر یارمەتیم بێ عەرەبی من بۆ خۆم پێم وایە پێم وایە ئەو غەڵەت و کەم و کورتیانی کە لە هەرێمی کوردستان هەیە بێ هەموو کەس بیزانیە من ئیمانم بەوە نییە ئەنسوور ئەخاکە ظالمەن ئەو مەظلومن براکەم ظالم بوو پێڵم ظالم مەظلوم بوو پێڵم مەظلوم دوای ئەوەی کە ئەو باسیەکە ئێمە هەر هەموو لە پەرلەمانی عێراق ئێمە داکۆکی لە مافەکانی هەرێمی کوردستانەکەین ئەو خۆی جەنابی لە لیژنەی ئەمن و دیفاع ئەونەی کە هۆشیار عەبدوڵای ئەندامی فراکسیۆنەکەی ئێمە ئیش بۆ پێشمەرگە و بۆ هێزەکانی ناوخۆوەکە بە ڕوبعێکیەوە ئیشی نەکردو ئێستش باسی ئەو بابەتە ئاکات بۆیە ئەم تۆمەت بەخشینەوەیە خراپە
من بۆ خۆم پێم وایە هەموو کەسە بێ بزانێت کە دیکتاتۆریەت هەیە لە هەرێمی کوردستان زۆر بەطبیعیە مقتەدا سەدر بە نووری مالیکی وڵێ دیکتاتۆرە ئەگەر دەسم سپاس بۆ شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پارتی دموکراتی کوردستان، سپاس بۆ سروو عەبدوڵواحید پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق، سپاس بۆ ڕێزان شێخ دلێر پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق. سوپاسانەکەم کە میوانی تاوتێ بوون. نازانێ نافتی سوپاس بۆیەوەش تا بەرنامێکی دیکە هەرشاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.